باعز عەبدوڵڵا بەڕێوەبەری بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنان لە پارێزگای هەولێر بەخێر هاتن تەکەین بەخێر بێت مامۆستا باعز. زۆر سپاس، دەستان خۆش بێت. بژیت مامۆستا باعز، ئەوەی کە لە راپۆرتەکە باس کرا پوختەیەک بوو، بەڵام ئەمانەیە زیاتر وردەکاری لە جەنابچە وەربگرین. ئامانج لە ئەنجامدانی ئەم ڕاهێنانە بۆ مامۆستاکان چیە لە وەزارەتی پەروەردەوەکە ئەم پرۆژێ ڕێکخراوە؟ سەرەتا سپاس بۆ ئێوە بۆ ئەم دیدارە. ڕاهێنان یەکێکە لە ڕێزکەوت تەوەرە گرنگەکان بۆ ئامادەکردنی هەر پیشەیەک و هەر کەسێک تاوەکو کارامە بێ بەتوانا بێ سەرکەوتوو بێ. وەزارەتی پەروەردە لە استراتیژێکی گرنگی نوێدا تایبەت بە ڕاهێنان و ئامادەکردنی مامۆستایان بیرۆکەیەکی نوێ بە هەڵبژاردن و دیاریکردنی مامۆستایانی بە ئەزمون و بەتوانا لە ناوەندەکانی خوێندن لە سنووری پەروەردەکان بە بەشداری پێکردنیان لە خولێکی سەرکردا لە خولێکی ئامادەکردنی و ڕاهێنانی ڕاهێنەران دەتوانین ئەم مامۆستایان ئامادە بکرێن وەکو ڕاهێنەر وەکو سەرکردا بۆ بنیاتنان و گۆڕانکاری و وەرچەرخانێکی نوێ لە پرۆسەی پەروەردە و فێربوون و فێرکردندا. ئامانجی وەزارەتی پەروەردە بە تایبەتی ڕێزدار دکتۆر ئالان وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پەرەپێدان و بنیاتنان و پێشخستن و گۆڕانکاریە لە شێوازی وانەوتنەوە و بەڕێوەبردننی پۆل و داهێنان و فێرکردنێکی نوێ سەردەمیانە کە گونجاو بێت. هەر بۆ ئەو مەبەستا استراتیژێکی گشتگیر لە هەرێمی کوردستان داڕێژراوە کە 600 مامۆستای بە ئەزمون بەشداری خولێکی سەرکردە بکەن ببنە ڕاهێنەر ببنە کەسی بەتوانا و بە ئەزمون باشتر شێوازی وانەکان بە مامۆستایانی سەرجەم ناوەندەکانی خوێندن بگەێنن. واتە ئەمە خولێکی ڕاهێنانی تیئۆتیە، ئەمان ئەم 600 مامۆستایە دواتر ڕاهێنان بە مامۆستای دیکە دەکەنەوە؟ بەڵێ. باشە. ئەو مامۆستانی کە بەشدار دەبنە مامۆستای ڕاهێنەری سەرکردە خول بۆ مامۆستایانی ناوەندەکانی خوێندن دەکەنەوە لە خۆناخەکانی باخچەی منداڵان بنەڕەتی ئامادەی قوتابخانە پیشەیەکان. چ پسپۆڕایەتیەکان ئەگرێتەوە، کام پسپۆڕایەتیان ئەگرێتەوە لە مامۆستاکانە؟ بە شێوازێکی گشتی هەموو پسپۆریەکان بەشدار دەبن. لەبەرەوەی گرنگی دەدرێت بە ڕاهێنانی مامۆستایان لەسەر شێوازی وانەوتنەوەی سەردەم لە ڕووی دەرونی دەروونزانی پەروەردەیی بەڕێوەبردننی پۆل فێرکردنی نوێ بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان و تەکنۆلۆژیا هەتاوەکو ئاستی مامۆستایان و چالاکی مامۆستایان و جوڵەی مامۆستایان بە ئاراستەیەک بگۆڕێت کە قوتابیان سوودمەند بن کە قوتابیان چالاکتر بن کە ناوەندەکانی خوێندن کاراتر بن. زۆر باشە. مامۆستا باعز مەرجە ئەو مامۆستایانە ئەم جۆرە ڕاهێنانان ببین هەرچەندە ئەمە یەکەم ساڵە ئەم ڕاهێنانە دەکرێت، بەڵام ئەمە کراوەتەوە مەرج بۆ مامۆستاکان؟ ڕاهێنان بۆ هەمووان دەبێ بە بەشداری هەمووان دەبێ. ڕاهێنان ساڵانی پێشوش کراوە، بەڵام ساڵانی پێشوو ڕاهێنان کە کراوە پچر بووە بۆکۆمی ئەم ساڵەوە بۆیڵن ئەمە یەکەم جارە بەم شێوەیە بۆ هەمووان نەبووە بە بەشداری هەمووان نەبووە. ئێستا ڕاهێنان وەرچەرخانێکی نوێ بەخۆیە دەبینێت. لە استراتیژە نوێیەکەی وەزارەتی پەروەردە ڕاهێنان لە ناو ناوەندەکانی سنتەری ڕاهێنان دەگوازینەوە بۆ ناوەندەکانی خوێندن. مەرج سەرجەم مامۆستایان تێیدا بەشدار بن. لە هەفتەیەکدا مامۆستا کاتژمێرێک ڕاهێنان وەردەگرێت لە سەرجەم ناوەندەکانی خوێندن. مامۆستای ڕاهێنەر لەگەڵیان بەردەوام دەبێت بە دوواداچوون دەکا ڕاپرسی دەکا وانەی مامۆستا دەبینێ بۆ چۆنیەتی و تێگەیشتن لە ڕادەی جێبەجێکردنی شێوازی وانەوتنەوەی تازە نوێ لەلایەن مامۆستایانەوە. خۆتان مامۆستاکانتان دەست نیشان کردو یاخود ئەمە بە سیستەمێک بووە کە ئەتوانن لە ڕێگەی فۆرمەوە بوو بێت یاخود خوان ئەگەر زانیویان ئەم پرۆژەیە خوان هاتون تەقدیمیان کردو یا ئێوە مامۆستاکانتان هەڵبژارد؟ ئێمە وەکو بەڕێوەبەراتی مەشق و ڕاهێنان لە پارێزگای هەولێر بە هاوکاری و هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی قەزاکان و سەرپەرشتیاری یەکەمی پەروەردەی قەزاکان و بەشی پلاندانان لە پەروەردەی قەزاکان ڕاگەیاندن و ئاگاداریمان بۆ سەرجەم مامۆستایان و سەرجەم ناوەندەکانی خوێندن بڵاو کردەوە بۆ ئەوەی ئەو مامۆستایانەی ئارەزوومەندن مەرج و ڕێنمایی و ڕێکارەکان دایانگرێتەوە فۆرمی خۆپاڵاوتن بۆ بەشداربوون لە خولی مامۆستایانی ڕاهێنەران پڕ بکەنەوە. دوای ئەوەی کە فۆرمەکانمان پێگەیشتەوە داتاکانمان کۆ کردەوە
پێش دەستپێکی خولەکە چاوپێکەوتن لەگەڵ یەکەی مامۆستایان کراوە بۆ ئەوەی مامۆستاکە ئارەزومەند بێ، کارا بێ، چالاک بێ، بەتوانا بێ، بە ئەزمون بێ، تەمەنیشی شیاو بێ و پابندیش بێ بەو ڕێکار و ڕێنمایانەی کە تایبەتە بە ڕاهێنان و ڕاهێنانی مامۆستایان لە ناوەندەکانی خوێندن. باشە ئەو فۆرمە لەناو فۆرمەکە داوای چی کرابوو؟ تەمەن و چەند ساڵ ئەزمموی هەیە ئەمانە؟ دوو جۆر فۆرممان هەبوو. باشە فۆرمێک تایبەت بوو بە زانین و زانیاریەکانیش کەسی مامۆستا، ناوی چواری، پیشەکەی، سپۆریەکەی، بڕوانامەکەی، تەمەنی، شوێنی کارکردنی، زانیاریەکانی لە سیستەمی ئی پەروەردە، شوێنی دانیشتنی، ئەو سنووری ئەو پەروەردەی کە لی دادەنیشێت ئایا مامۆستای پاڵێوراو بەشداری خولی کردووە، ڕاهێنەری کردووە لە خولەکاندا، ئەزمموونێکی هەیە لە خولەکاندا، لە هەمان کاتدا دەبێ بەلای کەمەوە 5 ساڵ زیاتر ئەزمموی مامۆستایەتی وانەوتنەوەی هەبێ و تەمەنیشی لە 50 ساڵ بەرەوسەر نەبێ بۆ ئەوەی گوێگرێکی باش بێ، زمان پاراو بێ، کارا بێ، گۆڕانکاری لە تواناکانیدا بکات، بتوانێت ئەنجامی بدات. باشە. فۆرمی دووەم بمورە، فۆرمی دووەم تایبەت بوو بە بەڵێننامەیەک بۆ پابندبوون و بەردەوامی. ئەو کەسەی کە دەبێتە ڕاهێنەر چالاکانە بەشداری خولی ڕاهێنەری دەکات، سەرکەوتوو بوو بڕوانامەی بەدەستێنا، دەبێت پابند بێ بە وەرگرتنی 12 قوتابخانە لە سنووری پەروەردەکەی، ڕاهێنەری بە 12 قوتابخانە مامۆستایانی 12 قوتابخانە بکات، داوای گواستنەوە نەکات، بەردەوام بێ لە ڕاهێنان، چونکە استراتیژیەکە بۆ یەک کات نیە پرۆژەیەک بێت، کاتە تاکەی بەردەوام ئەبێت، بەردەوام دەبێت هەتاوەکو بواری پەروەردە و پێشخستن و بنیاتنان و توانەکانی مامۆستایان پێویستی بێت. کاتە جیاوازی ئەم خولای ئەم ڕاهێنانە لەگەڵ ڕاهێنانەکانی دیکە ئەوەیە کە ئەمە ماوەی زیاتر بەردەوام بێت و وەک دەڵێن هەر بەردەوام بێت هەتاوەکو بەگشتی بە بەردەوام ساڵانە کۆمەڵی مامۆستا ڕاهێنانیان پێکرێت. بەڵێ خۆی بەردەوامی و استراتیژی وەزارەتی پەروەردە بۆ ڕاهێنان و ڕاهێنانی مامۆستایان بە پاڵپشتی ڕێزدار مەسرور بارزانی جەنابی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان، نەخشەدا ڕێژەر و سەرپەرشتیکردنی ڕاستە و خۆی ڕێزدار دکتۆر ئالان وەزیری پەروەردەی حکومەتی هەرێمی کوردستان، بە سەرپەرشتی و هەماهەنگی و هاوکاری و ڕێنماییکردنی ڕێزداران بە ڕێوەبەری گشتی پەروەردەکان و جێبەجێکردن و سەرپەرشتیکردن و ئەنجامدانی لەلایەن بەڕێوەبەری و بەڕێوەبەرایەتیەکانی مەشق و ڕاهێنان لە پارێزگاکان استراتیژێکی بەردەوام دەبێ، بنیاتنانێکی تۆکمە دەبێ، بۆ داهێنانێکی جۆری دەبێ، هەتاوەکو بواری پەروەردە و فێرکردن و فێربوون لە هەرێمی کوردستان بە ئاراستە و ئاسۆیەک و ئامانجێکی باشتر و پێشکەوتووتر و بەرهەمهێنانێکی باشتر درێژخایان دەبێت. زۆر باشە. مامۆستا بایز کێن ئەوانەی کە دواتر سەرپەرشتی ئەم خول و ڕاهێنانەکەن و هەڵسانگاندنیشیان بۆ ئەکەن؟ بەڕێوەبەرایەتیەکانی مەشق و ڕاهێنان لە پارێزگاکان گروپێکی ڕاهێنەران و ئەزموندارانی خۆمان هەیە کە وەکو هۆبەیەکی تایبەت بە هەڵسەنگاندن و بە دواداچوون بۆ ڕاهێنەران و ئەنجامدانی خولەکان لە ناوەندەکانی خوێندن، وەکو تۆڕێکی ڕێکخراو هەر یەکێک لەو کەسە بەرپرسانە لەو هۆبەیە سەرپەرشتی و بە دواداچوون و پەیوەندی لەگەڵ گروپی کۆمەڵێک لەو ڕاهێنەرانە دەکات کە ئێمە ئامادەمان کردووە بۆ ئەوەی بتوانێت داتاکان و چالاکیەکان و خولەکان و ڕاپرسیەکان و هەموو پێداویستیەکانی ئەنجامدانی ئەو خولان لە ناوەندەکان بگاتە هۆبەکە، هۆبەکەش ئامادەی بکە ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی مەشق و ڕاهێنان بەرزی دەکەینەوە بۆ بەڕێوەبەرایەتی مەشق و ڕاهێنان لە نووسینگەی جەنابی وەزیری پەروەردە. باشە. مامۆستا بایز هاوڕێی ڕەخنەگر هەیە لە قوتابخانەکانە. ئەم ڕاهێنەرانەی کە دەچنە قوتابخانەکانەوە لەگەڵ هاوڕێی ڕەخنەگر چۆن ئەتوانن هاوکاری یەک بن یاخود بە شێوازێکی تر چۆنەڵێ دەست لە کاری یەکتر وەرنادەن یاخود ئەتوانن ببنە هاوکار بە یەکەوە؟ بەڕێزان سەرپەرشتیارانی پەروەردەیی کە هاوڕێی ڕەخنەگرن لە ناوەندەکانی خوێندن لە ڕوانگەی کارجێڕی قوتابخانەکان هەماهەنگی و هاوکاری و ڕێنمایی کارجێڕی قوتابخانەکان دەکەن بۆ سەرکردن و بۆ سەرکەوتن و پێشخستن و بەڕێوەچوون و بەدیهێنانی دید و پەیامی ئەو قوتابخانەی کە هەیە لە ڕوانگەی تۆمارەکان، کارجێڕی قوتابخانە، پاکوخاوێنی قوتابخانە، هەڵسەنگاندنی قوتابخانە، پێشخستن و پەرەپێدانی قوتابخانە ئەوان کار دەکەن. بەڵام مامۆستایانی ڕاهێنەری ئێمە لە ئایندەدا کە دەچنە ناوەندەکانی خوێندن خول بۆ سەرجەم میلاکی قوتابخانەکە دەکەنەوە
بە دوواداچوون لەسەر چۆنیەتی و جێبەجێکردنی خولەکان دەکەن وانەی مامۆستاکان دەبینن بۆ ئەوەی بزانن چۆنیەتی جێبەجێکردن و شێوازی وانەوتنەوەی مامۆستاکە گونجاوە و بەو شێوەیە کە لە خولەکاندا پێی دراوە. واتە بەرزکردنەوەی ئاستی زانیاری تەنیا ئەمە ئەرکی ئەوانە. بەرزکردنەوەی ئاستی توانا و چالاکی مامۆستایان و شێوازی وانەوتنەوەی سەردەم بەڵام چەند ڕوویەک لە خۆی دەگرێت. یەکێک لەوانە دەروونزانی پەروەردە، چالاکی مامۆستا، شێوازی وانەوتنەوەی سەردەم لە ناوەندەکانی خوێندن و لە هۆڵەکانی خوێندن، بەکارهێنانی ئامێرە زیرەکەکان، سوودوەرگرتن لە سەردەم و لە پێشکەوتنەکانی ئێستای قۆناغی فێرکردن. و بەردەوامیش دەبێت لەوانەیە لە ساڵانی داهاتوودا بە ئەو مامۆستا ڕاهێنەرانە خولی بەهێزکردن، خولی پەرەپێدان، خولی بنیاتنان، خولی نوێگەریشیان بۆ بکرێتەوە بۆی مامۆستایان ڕۆژ بە دوای ڕۆژ ساڵ لە دوای ساڵ داهێنانی زیاتر لە ناو ڕاهێناندا بکەن. باشە. وەکو دواپرسیاریش هەر ڕۆژی یەک کاتژمێر کاتە بە کۆی گشتی ئەگەر بۆ 18 ڕۆژ بەردەوام بێت چەند کاتژمێرە کات مامۆستاکان ڕاهێنان وەرەگرن؟ مامۆستایانی ڕاهێنەری بەشدار بوو لە خولی ڕاهێنانی ڕاهێنەران لە ماوەی 18 ڕۆژدا ڕۆژ ناڕۆژێک ڕۆژانە 4 کاتژمێر خولی ڕاهێنانی چڕ و پڕ و چالاکیان پێدەدرێت. نۆڕۆژەکەی تریش کە ئەو ڕۆژەی لە خولەکە نیە ئەرک و کار و چالاکی بۆ دیاری دەکرێت ئەنجامی بدات، ئامادەی بکات بۆ ڕۆژی داهاتوو بتوانێت بە شێوازێکی پراکتیکی بە شێوازێکی نمونەیی لە ناو هۆڵەکان و لە ناو چالاکیەکاندا پێشکەشی بکات. واتە کاتە 40 کاتژمێر. بەڵێ بۆ ئەوەی مامۆستاکە لە ماوەی 40 کاتژمێرەکەدا لە ماوەی ئەو نۆڕۆژەی کە لە ماڵەوە کارەکانی ئامادە دەکات و ئامادەکاری دەکات بۆ ئەنجامدانی ئەرکەکانی ماڵەوەی بتوانێت مامۆستایەکی کارە، مامۆستایەکی بتوانە، مامۆستایەکی کراوە، مامۆستایەکی ڕاهێنەری سەردەمیانە بێت. زۆر سپاس دەکەین مامۆستا بایز عەبدوڵڵا بەڕێوەبەرایەتی مەشق و ڕاهێنان لە پارێزگای هەولێر. ئەم بەیانیە میوانی پرۆگرامی ئێمە بوویت. لە بەیانی 24 هیوادارین کە نمونەتان زۆر بێت بەردەوام بن و بەو هیوایی کە نەوەیەکی زۆر پێشکەوت و زۆر زانە با کۆمەڵگە بتن. سواز بۆ بەڕێستان، سواز بۆ کوردستان 24، سواز بۆ کارمەندان ماندوونە ناسانی پشتی کامیرا، سەرجەم کارمەندانتان. هیوا دەخوازم دائیمەن دەرفەتی وا بڕەخسێت بۆ ئێمە و بۆ هەموو ئەوانەی کە لە بواری پەروەردە و پیشەی داکار دەکەن، هەتاوەکو هەمومان پشتیوانی یەکتر بین، هەتاوەکو هەمومان هاوکار و هەماهەنگی یەکتر بین. من لێرەوە لە شاشەی تەلەڤیزیۆنە جوانەکەی ئێوەوە داوا لە مامۆستایانی ڕاهێنەری بەشداربوو دەکەم لە خولەکان، کارا بن، چالاک بن، بەردەوام بن، دڵسۆز بن. و داوا لە مامۆستایانی ناوەندەکانی خوێندن دەکەم هاوکاری مامۆستایانی ڕاهێنەر بکەن لە ئایندەدا بۆ سەرکەوتنی پرۆسەکە، بۆ پێشخستنی فێربوون و فێرکردن، بۆ پێگەیاندنی نەوەیەکی چاوکراوەی سەردەمیانەی پێگەیشت و کە بتوانین سەرکردایەتێکی نوێی گەلەکەمان بکات و هیوا سەرکەوتن بۆ ئێوە و بۆ هەموو گەلی کورد و سەر پرۆژەکەمان لە ئایندەدا. زۆر سپاس دەکەم. سپاس.